کردنی تەوەری دووەمانە ئەوش گفتوگۆکردن دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵ بە شێوەیەکی دروست بزانین ئەو هەنگاوانە ئەو ڕێنمایانە چین کە ئەگەر لە خێزانێکدا یاخود دایکان و باوکان بیگرنە بەر ئەوە منداڵەکان بە شێوەیەکی دروست پەروەردە دەکەن و مناڵەکان دەبێتە خاوەن کەسایەتێکی بەهێز منداڵەکان پشت بە خۆی ببەستێ. لە ئێستادا زۆرێک لە مناڵان کە لە ئەرک و کاری ڕۆژانەیاندا بە هەمیشەی پشت بە دایکان و باوکان دەبەستن پشت بە خۆیان نابەستن. چی بکەن بۆ ئەوەی کە هەم مناڵەکان بتوانن پشت بە خۆیان بەستن هەم دایکان و باوکان وا بکەن کە منداڵەکانیان پشت بە خۆیان ببەستن و لە هەمان کاتدا کە ئێستا زۆرێک لە مناڵان بە دیارتیڤیەکانەوە زۆر دادەنیشن سەیری فیلم و ئەفلام کارتۆنەکان دەکەن سەیری مۆبایل و ئایپاد و تەکنەلۆژیاکەن بزانین کاریگەری ئەمانە چی دەبێت لەسەر منداڵەوە لە هەمان کاتدا کاتی گونجاو و چ جۆرە فیلم و ئەفلام کارتۆنێک باشە و گونجاوە بۆ مناڵان هەتا سەیری بکەن. بۆ مەبەستەش بە خۆشحاڵی ئەوانەی میوانداری زۆر بەڕێ ساکار عەلیمان کردووە ئەزموونگەری لە پەروەردەی منداڵ. ساکار خان سڵاو لێ بۆ بەیانیت باش. بەیانیت باش سڵاتان لێ بێ. زۆر سپاس دەکەم. ساکار خان هەمیشە وتراوە ئەگەر کۆمەلگا بتەوێت کۆمەلگا بگۆڕیت دەبێت سەرەتا لە مناڵەوە دەست پێ بکەیت یاخود دەڵێ مناڵنەوەی دوا ڕۆژن ئەگەر بتەوێت کۆمەلگا بگۆڕێ بێت لە مناڵەوە دەست پێ بکەین. ئەگەر بمانەوێت منداڵێک بە شێوەیەکی دروست پەروەردە بکەین پێویستە چۆن بێت؟ بەڵێ سپاسدانەکەم بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە چونکە هەرەکو بەڕێستان فەرمووتان بۆ کۆمەلگایەکی تەندروست کۆمەلگایەکی بیر و زەهن ڕۆشن پێویستە نیە کە تۆ ئەو کۆمەلگایانە مناڵ لە خێزانەوە کە دەست پێکا پەروەردەکەی دایک و باوکەکە ڕۆشن فکر بن دایک و باوکەکە ئەگەرچی ئێمە جیلەکانی ئێمە و پێش ئێمە بڵین ئەو ڕۆشن فکرێتیان نەبوو بێ یاخۆت هەروە بە شێوەیەکی عەشوائی کە ئێمە پەروەردەکرابین هەڵبەتە ئێمە لە ڕێگای ئەزمونانە کە دەستمان گەیشتووە زیاتر ئەوە بۆ کە ئەگەر بە مناڵی معاناتی شتێکە کردبێ چووی لەسەر ئەو معاناتی خۆت ئەو شتت ئەگەر بۆ نمونە و گوێ لێ نەگیراوە ڕائد وەرنەگیراوە زیاتر لەسەر ئەو مۆزوعانە بە دوایە چوویت مەسادرت هێناوە خوێندوتە تۆ شتت خوێنەوەتەوە ئەمانە هەتاکو تێبگەی لە مەسەلەکە چۆنە بەڵام کە کاتێ من بوومە دایک ئەو معاناتانی کە بە مناڵی خۆم کردومە لەسەر ئەوە سعی ئەەکەم شت ئەەکەم معلومات وەرئەگرم کە ئەم پرۆسەیە دووبارە نەبێتەوە لە حیاتی مناڵەکەمە. بە ڕەئی من وەکو ئەزمموی دایکایەتی کە لە ساڵی هەشتاویەکەوە من هاوسەرگیریم کردووە و خاوەنی 4 مناڵم بڵێن مناڵەکانم بچووکەکەیان 29 بۆ 30 ساڵە ئەوەی کە من تامەم کردوێ لەم ژیانی دایکایەتیە گەورەترین شت بەلامەوە ئەوەیە ئەو مناڵی پەروەردەی ئەەکەی هەر لە ساوایەتیەوە فێری ترسینەکەی ترس گەورەترین شتە لە بەردەمی کارکتەری کەسێکی بەهێزا کە دروست بێ تۆ هەر لە مناڵیەوە کە باوەشتێ و شیری ئەیتێ دایک لەو کاتانیە زیاترین سۆزەیە بە مناڵ ئەو مناڵە هەر عاتیفەی ئاات هەر عاتیفەی ئااتچکە برسێتی تێری ئەکات ژێری تەڕە پاکی ئەکاتەوە پرۆسەی دایک لەم کاتا هەرم دووشتەیە ئاگاداری مناڵەکەیە برسی نەبێ پاک و خاوێن بێت. مەرحەلەی دوای ئەوە من بەش بە حاڵی خۆم نییە کە کاتێ خوای یەکە مناڵی پێبەخشیم هێشتا سەرەتا بوو 2 مانگ بوو لە سکمە دنیای مەسادرم هێنای خوێنمەوە هەتا مەرحەلەی جامیعە شتم ئەخوێنەوە چۆن ئەم مناڵە ئامادە بم بۆ دایکایەتی چی بکەم لەگەڵی باشە. مەرحەلەی یەکەمی مناڵ ئەگەر تەمەنێ بکەین بە چەند بەشێکەوە 3 بۆ 4 ساڵی یەکەمی نییە فقط هەر پێویستی بە تێرکردنە لەگەڵ ئەوەی چۆن پاک و خاوێن بێت و شتی بۆ باسکەی خشتی بۆ باسکەی تۆ ئەو مناڵە هەر لە سەردەمی کۆنەوە دایکان لەیلایەن بۆ کردو گۆرانیان بۆ وتووە هەندێک قسە و پند و پێشینانی خۆشە ئەمانە جێی خوانیان کردوێتەوە بەڵام دایکێک ئەلەم سەردەما ئەگەر مناڵەکەین کە تەبعاً نییە بە کۆمەڵی گۆڕانکاری وەکو عەسر و زەمەن کە عەسری تەکنەلۆژیا شت زۆر بۆ دایکەکەش مەشغوڵە ئیشی هەیە ئیلە ئاخری ئەم شتانە ئەمانە دەوری هەیە بەڵام ئەم مناڵە تۆ یەکەم شت ئەوەیە نییە دایکەکە میهرەبانە لەگەڵیا ترس فێر نەبێت بوو دواتر کە ئەکەوێتە نوت و قسەکردن مناڵەکە ئێوە شتێ بگەڕێتەوە دایکەکە پێی ئەڵێ بێدەنگ بە بێدەنگ بە سەرکوتی ئەکا مەجای بەرێ کاتی بەرێ بە ئەو شتەی پێێتی تێوگەێنێ
لەوانەیە 3 جار 4 جار نێ لە عمری 3 بۆ 4 ساڵە ئێوە شتێکت بۆ بگەێنن ناتوانێت بکات. ساکارخان باسی ترسێ کرد دروستکردنی متمانەی لە متمانە بۆ مناڵ یا لە لای مناڵ هەتا چەند مناڵێک کاتێکە متمانی بەخۆی هەبێت کاریگەریە بێ لەسەر کەسایەتی مناڵەکە لەسەر داهاتی مناڵەکە. ئەمە طبعا بە تەعاملی ئەو دایکە لەگەڵیا کە وای لێ کرد کە ئەو مناڵە ترسی نەبێ متمانە بەخۆیە بێ متمانە بەخۆ قسە ئەکات یعنی دەربڕین یەتە ئاراوە مناڵەکە دەربڕینی ئەبێ کە دەربڕینی هەبوو توانای نوتقی هەبوو قسە بکات کەواتەنێ دوو مەرحەلەی گەورەی لە ژیانیا تێپەڕان یەک نەوترسانوە دوو ئەتوانێت دەربڕین کە گزارش لە دەربڕین کە ڕێگەی پێ بێت بڕیار با لەسەر ئەو شتانی کە پێ لە سەرەتای یەکەم شت با پێ بڵم مناڵ 10 ساڵی یەکەمی پێویستی زۆر بە دایک و باوکێتی بە تایبەتی دایکی بڕوان پێ بکە تا 10 ساڵ کە ئامادە و کرد لە دوای 10 ساڵیەوە ئەتوانینی وەلاینەی ئیتر ساحبی بڕیاری خۆیەتی ساحبی قسەی خۆیەتی ساحبی هەموو شتەکانی بۆ مانای بنچینەی کەسایەتی مناڵەکە لە 10 ساڵی یەکەم 10 ساڵ یەکەم دواتر مەرحەلەی یەکەمان کەوتمان ترس نەبێ دوای دەربڕین ئەبێ مەرحەلەی لەوە سێهام گۆگرتن مناڵ فێرکەی کە گۆ بگرێت بۆ نمونە دایکێکە لە مناڵیەوە چیرۆک بۆ مناڵەکە ئەخوێنێتەوە بە کتێب بێ یاخۆت چیرۆکی خەیاڵی بێ سەر زاری خۆی ئەو مناڵە والی ئەکانیە گۆ بگرێت لە چیرۆکەکە زۆر مهمە ئاگادار بی لەو چیرۆکەی کە بۆ مناڵەکەتی باسەکەی هەموو کاتێ ڕۆڵی پاڵەوان نەی بە مناڵەکە يعني مثلا نيا وايكر اميكر او يكر نجاحتي بدستنا لا تشيروكا كان هاني جار او يتابك امنا فشل هينت لم اشتاني فشل هيني لو كاتافيري او اكيني كامنا الله اگر هاتو لجيانيا توشي فشل يقبوني مأيوز نبي بتاقد نبي اما الروابة السريع جاري ساكا خابير شوانا كشي هر دروستا كشون منالك فيركي كجيو بقريب ودايكا لحمان كاتا نبي دايكو باوكا كش جيوبو منالك عبرن بزانا داوا كاريان چيا مرحلي بيش اما دربرينا كبو دربريني منال كاتي كشتيك قسأك منال بشكوليه بونو منا 8 سي بو 4 بو 5 صالة كقصد بو كزور بي حالد من اما ابينا مني سركتي منالك كا بدنبا يعني جوي لي ناغري يعني يا تحملي نيا بونو منا برساري لك على استيرتشي على مانكتشي على فلانشتشي على دايكتو من تشون بو دايكا يا خوي شرمكا باشا فيري او ازاتينك راوا ترسن راوا كباسي بعزشتينك بعز موضوع اجني قد غير باسيكا من على كلينا زاني لا من على كلا تو زيرك جوابينات ترساري قوري لا دايك تو هيزدنيه تو انا دنيان يان اترسي جوابي برساركاني بيتو تو بوت هي براسي بني ساعات دانشي بس ساعات دانشي جولو من على بقرينيه حتى اوشتو بيقلت تاتي وجيني إنجا توشون قناعت بوا أكي أما أنا همي مراحلي خويه هل بتخو من ما بس تبقوني كجياني إنسان لقلبي بيت قلبك بيني خدي دابني ريك لستري بروي أمشتانا اشتي تريتي أكي لم بيناني تو جنوب يردكلاني أنواع مشاكل رينا كوتن أمشتانا بيتا بردميانو بلام زور مهمة كاركتري من علاكت لبردمي من علاكة لبردمي من علاكة بعز قصيك بعز توربوني بعز هالشونك كهيا كزور جار كسش من لي بدرنين حالتك نفسيه تو بوديه جاري اوتو من على كد بركوتي او ابي بلان بارحه يا زور جار كدتنا ميواني جوره ومنال همي بيك ويا جوره كان انواع شيء بموضوع باسك لبرشاي منال كان ياخذ استا حياتي اما كوكو كومالجاك او تي هين ببيروري مانيا شرهب وحرب والازمات اقتصاديه بو امشتانه توبليتو نليت ناتوانيت من على كد يان خود امنا مسيطر بينيا بتواني هیچتان برکوتی ام عزیتا نبن بلام نیه کتو کو دایکیک او کو پیاموتی اگر فێری ئەوەت کرد مناڵەکە دەترسێ فێری دەربڕینێ کرد فێری ئەوەت کرد گۆ بگرێ کە ئەم سێ خاڵە بەر لە ئەزمونگەراتی منەوە وەک دایکێک بەجددی زۆر زۆر مهمە کاتە مناڵەکەت ئەتوانێ بەرگەی هەموو ئەزمەکانی تری ژیان بگرێ کە توانی ڕای خۆی دەرببڕێ یەکێک لەو شتانە مناڵەکەت ئیمڕۆ بۆ نمونە ئەم بەیانی هەڵەستین لە خەو هێلکە ئەخۆین سەری هێلکە یخۆن من زۆر جار ئەم پرسیارەمە کرد هێلکە بچنەوەیەک بۆ بکەم بەس بۆ ئەوی مناڵە بچکۆلێنیە مەلسە ئەڵێ هێلکەی کوڵاو ئەڵێ هێلکە و ڕۆن ئەڵێ نازام چی بەس بۆی فێری ڕە بێت ڕە دەربڕێ بزانێت نێت چی ئەوێت تۆ چیت ئەوێت ئەوە زۆر مویمە بە پێچوانەکەەوە دایک و باوکەکە فەرمانکەن بەسەر مناڵە حەزی لە شتێک نێ بە زۆر دەرخواردێت ئەبێ فێر بێ بێ بیخۆی نییە باشە ساکارخان لێدانی مناڵ و بڵێ
تونند و تیژی دەرونی ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر کەسایەتی مناڵەکە بێت تەمەنی مناڵی و لە داهاتووشیە بەدڵنیاییەوە طبعا تونند و تیژی لە هەموو حاڵەتێکە زۆر کاریگەری دەرونی هەیە بەسەر ئێمەوە بەڕاستی ئەگەر عنی بەش بە حاڵی خۆت وەکو ئەوەی ئەگە حتا ئەگەر بەرکەوتەی ئەوە بووبی دواتر لە مەرحەلەی گەورەتی تا خۆت ئیشە لەسەر ئەوە نەکردبێت کە ئەو گرژیە دەرونیەی ناوت بڕەوێنیتەوە زۆر کاریگەری ئەمێنێ لەسەر دوات لێ ئەکا کەسێکی ترسنۆک دەرەچی کەسێکەبی کە شەرم ئەەکەیت بە ئەمانە هەموو زۆر کاریگەری ئەبێ هەڵبەتە نیە لە زۆرینەی حاڵەتەکانە ئێمە وەک مرۆڤ نییە بە دەرنین لەو تونند و تیژە بەری کەوتوین بەڵام چۆن مهمە ئێستا تۆ کە تۆ ئەگەر کارکتەری تۆ کەسێکی بەهێز دروست کرابێ کەسێک بی ئیمانت بە گۆڕانکاری هەبێت من زۆر جار خەڵکەڵێن ئەڵێن تەبیعەتە ناگۆڕێت مثلەن کەسێک تووڕێ ئەڵێن ناگۆڕێت من ئیمانم بەوە نییە بەشەر زۆر ئاسانە ئەگەر یەک تۆز ئەم گۆڕانکاریە لە مناڵی لە هەموو مەرحەلەیەکە مەرحەلەی بۆ نیە تۆ ئەتوانی کار بکەی لەسەر خۆت بگۆڕی زۆر شت هەیە لە ژیانە ئێمە تۆ خاوەنی وزەیەکی زۆری لە لەشتا وزەیەکی زۆر لە ڕادە بەدەرت هەیە ئەموو زانە تۆ ئەتوانی بەکاریان بێنی چۆن بەکاریانێنی زۆر ئێستا عەسری معلوماتیە معلومات هەیە لە سەرچاوەی یعنی باوەڕ پێکراوە ئەتوانی نەک هەموو شتێک کە لە بڵێن ئینتەرنێتدا ئەبەزێت و تۆ بڕۆی بە قسەی بکەیت تۆم شتانە نەخێر تۆ بێ بە ئۆبایی ئەوە بە ئاگابی بزانی مەزدەری ئەم زانیاری کوێیە شوێنێکی مەوسوقە زۆر شت هەیە ئەتوانی لە ڕێگەی خوێنەوە لە ڕێگەی ئەفلامی بەقوتەوە بەڕاستی نییە کە تۆ لەو فەزایی کە لە ماڵەوەی سەیری فیلمی زۆر بەقوت هەیە بیکەی کتێبی زۆر باشەیە بیخوێنیتەوەی لە ڕێگای ئەوانەوە ئەزمموی کەسانی پێش خۆتەوە کە چی بووە چیان کردووە چۆن ژیاون چۆن بیریان کردوێتەوە ئەتوانی لە ئەزمموی ئەوانەوە بە تۆش بگات باش ساکاخە زۆر جار دایکان و باوکان مناڵەکانیان بەراورد دەکەن بە مناڵێکی تر بە مناڵی کەسێکی تر پێی ئاڵە بۆ من ئەگەر لە بە مۆزوعی خوێندن و زیرەکیا بێ ئەڵە تۆ بۆ نمرەکەت ئەوەیە بۆ مناڵی فلان کەس ئەوەی هێناوە یا تۆ بۆ ئەوە ناکەی بۆ ناتوانانی ئەو بکەی فلان مناڵ ئەتوانێت ئەم بەراوردکردنە تا چەند کاریگەری لەسەر مناڵەکە بێت کاریگەری بێگومان خراپ طبعا ناخۆشبەختانە تا ئێستاشی لەسەر بێ زۆربەی ئەو حاڵەتە لە زۆر ماڵە هەیە بۆ نمونە دایمەن چاوەڕێی دەرەجەی یەکەمی لە مناڵەکەی ئەکا لەبەرەوەی قەت ڕۆژە لە ڕۆژان ئەوەی پیشان نایەوە تۆ ئەگەری ئەوە هەیە بۆ نمونە ئەم ساڵ دەرنەچیت بۆ نمونە پرۆژێکە بەدەستەوەی مناڵە گەورە بووە ئەوێت شانۆگەری تەقدیمەکات بواری تەمسیلی هەڵگرتووە لەم شانۆگەری تەمسیلا سەیرەکەی نییە پلێکی زۆر بەدەست باڵا بەدەست نایانێ فێری ئەوەی نەکردو کە تۆ ژیان مەودایەکی زۆر درێژ و زۆر ئالۆزە احتیمالە لە مەرحەلەکانی ژیانتانە فەشەل بێنی بۆ نمونە زەواجەکەی لە زەواجەکە تا مرتاح نیت ئەگەر تۆ ئەم زەواجە هەڵۆشێنی تۆ کەسێکی فاشل نیت تۆ ئەزبوونێکت کردووە پیشانت نەیەوە کە تۆ ژیان تاڵی تایە ژیان پەشیمانی تیا هەیە لەو کاتانە تۆ بەعکسەوە ئەگەر تۆ دەست بیتە هەچ پرۆسەیەک بۆ نمونە من ئەخوێنم لە خوێندنە سەرکەوتوو نابم باشە تا شەشی ئامادەیە خوێنم لە شەشی ئامادەی تااقەتم نییە تووشی حاڵەتێکە بم ئیتر ناخوێنم تۆ لێرا نابێ بە چایەکی نزم سەیری مناڵەکەت بکەی ئەی ئەو هەموو کارکتەری تر کە بۆ دروست کردو ئەی ئەو هەموو تاریخ و باگراوندەی کە لە مناڵی و ئەم مناڵەت پێگەیانەوە هەمووی زەربی سفرەکەی لێرانیە ئەمەیە تەکایەوە نیە تۆ چۆن ئەم کاتە لەگەڵ ئەم مناڵانیە ئەم بۆشایی بۆ پڕ ئەەکەیتەوە ساکارخان بۆ پێیکە لەوتەکانە لە سەرەتا بەڕێز دووتر کە دایکان ڕۆلی سەرکیان هەیە لە پەروەردەکردنی مناڵە بەڵام لە ساڵانی ڕابردووە ڕەنگە دایکان کاری دەرەوەیان نەبوو بێت و لە ماڵەوە بووبێتن بەڵام ئێستا کاری دەرەوەکەن زۆر جار مناڵەکانیانە بەنە داهێنگای یان زۆر جارەیان بەنە لای ماڵی دایکیان یا ماڵی خەسویان لای نەنک و باپیرە ئەم بردنە شوێنان و ئەملا و ئەولایە ئەبێت دوو پەروەردەی یان بڵێن دوو پەروەردەی تا چەند کاریگەری لەسەر مناڵەکە هەیە
بەدڵنیاییەوە بەڕای من طبعا تۆ بتێت و نەتەوێت کەسێکی تر بۆ نمونە دایکی من کارکتەری لەگەڵ منە جیاوازە بیرکردنەوەی لەگەڵ منە جیاوازە اینجا تۆ ناتوانانی وەکو سلوک و ڕەوشتی علاقاتت ڕێزگرتنە لە دایکە ناتوانانی پرەنسیپەکانی پەروەردە بۆ دایکە دابنێ بڵێ ئەتوانی بڵێ دایکە ئەلەم کاتاشی دەکەی بەرێ ئەوی بەرێ ئەوی بەرێ بەڵام ناتوانانی پێ بڵێ دایکە چۆن قسەی لەگەڵەکەی چۆن ڕەفتاری لەگەڵەکەی ئێمە چۆن داواکارەکانی بۆ جێبەجێ بمانێ و نەمانەوێت نییە تەسیری هەیە کە مناڵێک ئەبێت حتا کەیبێتە تۆ ئێساتی بۆ دەوام مناڵەکە دەبێتە حەزانە یان ئەیبێتە ڕەوزەیەکی ئەبەی بۆ هەر شوێنی دواتر چێتە قوتابخانە بەڵام تۆ نابێت لە بیدایەتەوە باسی ترسم کرد خودێکە کەش پێویستە هەموو ژیانی نەترسێ لە پەروەردەی مناڵەکەی تۆ مەرحەلەیەکی بیدایی ئەم ترسیتیا ئەڕەوێنیتەوە باقەکەی ترینە تۆ بتێت و نەتەوێت لەسەر کارەکەت لە هەموو شوێنەکەت تۆ بەرکەوتی ئەوە ئەبی کە سلوک و پەروەردەیەکی تر بێتە ناوتەوە بەڵام کە تۆ ئەم مەراحلانە تێگەیان زۆر کەماوە شتێکی گرنگ هەیە پێم خۆشە باسیکەین وەکو دواوتەی بەڕێز وەکو ڕێنماییەک بۆ پێیکا بەڕێزت دایکێکی بە ئەزمونیت و لە کتێبخانەی گشتیش کار ئەەکەیت بە خۆشحاڵیانێکە ئێستا جگەلەوەی کە کتێبخانەی گشتی ناوەندێکی ڕۆشنبیرێ بۆ گەورەکان لە هەمان کاتیشە بۆ مناڵان بەشێکی تایبەت هەیە کە ڕۆژانە مناڵان سەردانی ئەوەکەن لە ئێستادا ڕێژی سەردانکردنی مناڵان یا ڕێژەی ئاستی هۆشیاری دایکان و باوکان لە چه ئاستێکدا تا مناڵەکانیان بێنن بۆ خوێندنەوە چ کاریگەریەکی لەسەر کەسایەتی مناڵ هەیە وەکو دوڕێنمایی بەڕێزت بەڵێ من لێرەوە ئەوە ئەڵێم بە دایکان و خۆشەویستان هەموو هاوڵاتیەک بەڕاستی زۆر دەمێکە لە ساڵی هەشتا لە کتێبخانە ئیش ئەەکەم ناخۆشبەختانە لەم سەردەمەی دواییە کتێبخانە چۆڵ ئەیبینم ئێستا کاتی بڵین کردنەوەی قوتابخانەکانە ئەوم پێ خۆشە کە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی ئەم هینەی کردو قوتابیەکانیان سەردانی کتێبخانەکە ئەکەن بەڵام هەر ئەو سەردانی کردنە نەبێ وەکو پیشاندانی بەشەکانی کتێبخانە ئەوە وەکو خوێندنەوە زۆر گەنجانمان بەڕاستی دوورن لە خوێنەوە ئەنواع پۆزش ئەهێننەوە کە کاتی نییە کە ناتوانێت بخوێنێتەوە یا خۆدیتر عالەمی تەکنۆلۆژیش ماڵی ئاوا بێ بەڕاستی نییە زۆر ئەو شتانەی هەموو ماڵێکی داگیر کردو هەموو ماڵێکی داگیر کردوانێ لەبەرەوە کتێبخانە ئەوە ئەلەمیە چۆڵە هیوادارم سەرچاوی زۆر بەنرخیتیا زۆر ئەنواع سەرچاوەمان هەیە دەرگای کتێبخانە واڵایە ماڵی هەر هەموو میلەتە هەموو کاتێک نییە پێم خۆشە بێت بەڕاستی زۆر طبعا سەقافەت و ڕۆشنبیری هەموو میلەتێک لەوەس لە کتێبخانەکەیەوە سەرچاوە ئەگرێ بڕۆ ئەگەر ڕۆشنفکری میلەتێک یان خۆ حەزارەتی میلەتێک ببینی لە کتێبخانەکەی تەماشایکە لەگەڵ مۆزەخانەکەی بە دڵنیاییەوە خوێندنەوە باگراوندێکی ڕۆشنفکریت ئاياتێت لەسەر دروستبوونی شخصێتی ئینسان دەستەکانە خۆش بێ ساکان خان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ ڕێنمایەکانە بێگومان بابەتی پەروەردەی مناڵ پەروەردەیەک ئابڵی بابەتێکی هەستیار و وردە بە بەرنامەیەکی 25 دقیقەی تەواو نابێت زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز ساکار عەلی ئەزمونگەری لە پەروەردەی مناڵ بەڵێ خۆشەویستان لە